سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بێت هەمیشە و بەردەوام خەتی خۆشنووسی یەکێکە لەو کارە هونەریە جوانانەی کە چ جای لە جیان و هەرێمی کوردستان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوەی ئاشناکردنی تەواوی خەتی خۆشنووسانە بە بینەران و ئەو ئامادەبوانەی کە سەردانی پێشەنگاکانی خەتی خۆشنووسی ئەەکەن. هەر بۆیە وەک ئەزانین کە سلێمانی بە شاری ئەدەب و ڕۆشنبیری و داهێنان ناسراوە لەم نێوەندەیە لەژێر دروشمی ئاشتی و برایەتی هەر بە ناوەکەیە دیارە هەر سێ پارێزگای سلێمانی و هەولێر و کەرکووک لە ڕێگەی پێشەنگایەکی خەتی خۆشنووسیەوە خۆشنووسان لەم پێشەنگایانەوە ئەیانەوێت زیاتر کارە خۆشنووسیەکانیان بە ئامادەبووان ئاشنا بکەن و بناسیێنن. ئێوەش لەگەڵمانە بینەرمان. مامۆستا ئاری جومعە کە بەڕێستان هەم خۆشنووسن هەم سەرپەرشتیاری سێمین پێشانگای خۆشنووسی سنتەری ڕۆشنبیری عێراقی لقی سلێمانین بە هاوکاری کۆمەڵی خۆشنووسانی کوردستان. پێمان بڵێ ئامانجی ئەم پێشانگایە چی بوو و چەند خۆشنووس بەشداریان کردووە؟ بە خێرهاتنی کەناڵە خۆشەویستەکەی کورساتەکەم بۆ سێمی پێشەنگای خۆشنووسی کە لە شاری سلێمانی کراوەتەوە شاری کەرکووک و هەولێریش بەشدارە. هەر بۆیە ناوی پێشەنگاکەم ناوە ئاشتی و برایەتی بۆ ئەوەی هەچی خۆشنووسی شاری کەرکووک و هەولێر و سلێمانی هەیە بە یەکتر ئاشنا بکەین و ئەو ئاشتی و برایەتیەمان بەردەوام بێت. ئامانجی پێشەنگاکانی تایبەت بە خەتی خۆشنووسی خۆی لە چی ئابینێتەوە؟ ئامانجەکەمان ئەوەیە کە ئاشنابوونی کەلتوری ئەم کەلتورە بە نرخە ئەم هونەرە بە نرخە ئاشنای بکەین بە زۆربەی خەڵکانی گەلی کوردستان و نەوەکانی داهاتوومان. لە گیان و لە کوردستانە بێگومان خەتی خۆشنووسیەکان گۆڕانکاری بەسەرایەت ئەوەی کە تایبەتە بە کوردستان چەند واتە ژماری خەتی خۆشنووسیەکان چنەیە کە بە شێوازێکی سەرەکیە بێ خۆشنووسان پێوی پابند بن. خۆی لە ئەساسە حوت خەتی ئەساسیمانەیە بەڵام لە زمانی کوردیە هەموو خەتەکان ناگونجێت. ئەتوانین بڵین بە دەرەجە یەک خەتی فارسی ئەگونجێ بە ڕێنووسی کوردی، دوایی ڕقعە، دوایی دیوانی، هەندێک جاریش نووسخ، بەڵام لە خەتەکانی تر نەختێک قورسە بێت. خەتی سولس کە بەدایکی خەت مەشهورە، نووسخ، فارسی تعلیق، دیوانی، جەری دیوانی کۆفی. مامۆستا حاجی عەبدوڵڵا بەڕێستان هەم خۆشنووسن هەم وەکو بەشداربوویەکی پێشەنگاکە چ جۆرە خەتێکی خۆشنووسیتان لەم تابلۆیانەیە گرنگی پیاوە و لامان کاتە گوزارشتی ئێوە چییە بۆ ئەم دوو تابلۆیە؟ سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکە من لەم پێشەنگایە کە بەشداریم کردووە بە دوو تابلۆ بەشداریم کردووە. هەردوو تابلۆکە خەتی دیوانیە. ئەو دوو خەتە من یەکێکیان حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵبژاردنەوەیەکیان ئایەتێکە. لێرە بە ئەم ئەمەیان کەوا باسی ئەکات باسی ئەخلاق جوانیەکە، ڕەوش جوانی بەرامبەر لەگەڵێکی تۆ لە بەرامبەرەکەتە. پێغەمبەری خوا فەرمووی وخالق الناس بخلق حسن، تۆ لەگەڵێکی کاکەدە کردەوەی ڕەوشتی جوان با ڕنگ باتەوە لە کردەوەکانتا لە ڕۆژانەیە لەگەڵ ئەو کەسانی کەوا لە ژیانە تۆ بەردەوامی لەگەڵیانە. ئەم تابلۆی تریشان ئاەتێکی قورآنی پیرۆزە سوورەتێکە، سوورەتی هوودە، ئەمش هەر وەلو شاء ربک لجعل الناس أمة واحدة. خۆی گەورە باسی دروستکردنی ئینسانەکانەکات لێرەیە کەوا گەر بیویستایە هەمووی لە یەک شێوە ئەگەر بیویستایە هەمووی بە یەک ئومەتتەوەی نەکردو تەواو بوو، بەڵام بۆ بەردەوامبوونی ژیان و بۆ شێوازی جیاوازەکان بە هەرێکە و بە ڕەنگێک و بە تەبیعەتێک و بەش خوڵقێت و لەسەر ئەرزێکا جیاواز دروستی کردوون. ئەم خەتا کاتی خۆی سەڵاتین و دیوانەکان بەکاریان هێناوە عوسمانیەکان زیاترەوە چۆن ئێستا مەرسومی جمهوری هەیەت ئەو خەتا بەس ئەو دیوانانێکەوە مەسئولینەکان نووسیویانە بۆ شێوە خەتە نووسیوانە بۆ ئەوەی کەوا هەموو کەسێ بۆیان نەخوێنێتەوە لە کاتێکە ئەگوازرێتەوە بۆ یەکێکی ئاگوازرێتەوە بۆ شوێنێکیکە ئەگەر ئەم نامەیەش بگیرێت کەس بۆی ناخوێندرایەوە سەردەمەیە وەکو سڕێک وا بوو هەموو خەتە مەسئولێکش ئەو سەردەمەی کەوا پێڵێن دیوان یان سوڵتانەکان
خەتاتێکی تایبەتی خۆیان هەبووە نامە نووسیشیان و هەردوو کاتبی نامە نووسینەکانە ئەم بەم شێوازە نووسیوان و نردویانە بۆ ئەمیرێک بوو خەتاتی ئەویش خوێندوێتەوە شتەکانیان جێبەجێ کردو کاری دەوڵەتەکان جێبەجێ کردووە ناوەکەی لەو شێوە هاتووە. زیاتر لە 28 ساڵە مامۆستا ستار عوسمان کاری خۆشنووسی دەکات. پێمان بڵێ چه ئەزموونێکت لە ماوەی ئەم 28 ساڵی تەمەن تاوەرگر لە خەتی خۆشنووسی. ئەم پێشەنگایش کە بەشداریت کردووە بە یەکێک لە هەر تابلۆ جوانەکان بەشداریت کردو وێنە و خەتی خۆشنووسی ئاوێتەی یەکتر بوون. سەرەتا بەخێر بێن خۆشحاڵتان کردین سپاستانەکەین بۆ هاتنتان ئەرکتان کێشاوە. من بە پێی ئەزموونەی کە هەمە کە ئەتوانم بڵێم لە نقطەوە دەستم پێکردووە تا ئێستا ئەم ئاستەی کە هەمە بێگومان دەریایەکی تریشتە بەردەمایە بۆ هەنگاونان بەرەو ڕووی بەس ئەوەی کە من فێربووم لەم ئەزمونیە میشە تامان خۆشنووسی سەلەبەری دنیا زۆر گیان گیریکی گەورە بوو لەوە ئەبێ لەوە دەرچوو بێ کە تۆ نووسینێک بە حبرێکی ڕاش لەسەر وەرەقەیەکی مقاهر کە لە پێش بچەکانە بەکارێن ئەتوانن بڵێم ئەوەش توانایەکی زانستیکی زۆر باشی تایە و توانای خەتاتەکانی یا خۆشنووسەکانی تیا دەرەکەوێت بەڵام ئەبێت تۆ ئیشی کشکی بۆ چای بینەر بۆ چای نەتەوەکەت بۆ چاوی هاوڕێکانت هەر ئەوان ئێمە خۆمان لەو شتانە تێگەین کە بە شێوە ئاکادیمیەکە ئیشەکەن ئەزانی ئاستی ئەو کەسایان ئەو تابلۆیە چۆنە بەڵام ئێمە کە تابلۆیەک یا پێشانگایەکەکەینەوە تابلۆک بۆ پێشانگایەکە دروست ئەەکەین ئەبێ ڕەچاوی ئەوە بکەین کە زۆربەی ئەو خەڵکی کەیەتە ئێرە حەزەکە چاوی تێربێ ئیتر بە ڕەنگە مێشکی تێربێ بە وشەی جوانە چێژی لێ وەرگێ من تابلۆیەکم کردووە ئێستا بە تابلۆیەک بەشداریم کردو بە دوو تابلۆ بەشداریم کردو بەڵام تابلۆیەکیانم بەڕاستی وەکو جەنابتان کە ئێستا ئاماژەتان پێە تابلۆکە شاری مامۆستا گۆرانە باسی درزی پەچاکە من بەڕاستی ئەو وەکو تێکس بەلام و زۆر جوانە هەم وەکو میلۆدیەکی چەندی کەس کە کردوێتی بە میلۆدیکی جوان و چێژێکی خۆشیەوە بەگوێی گوێگرانی بەڕاستی هاتووم ئەم درزی پەچەیە کەسایەتێکم دروست کردووە کەسایەتێکە ئەتوانم بڵێم کەسایەتێکی کووردە چاوبڕۆیەکی کووردە تیا دەرکەوتووە بەڵام خۆمان نزانی نیقاب و پەچەوە ئەمانە بڵین شتێکی ئاینیە و ئێمەش بڵین بە دوور نین لێی بەڵام هیوینەتەوەکەی خۆمان نییە هاتوون گونجاندومە لەگەڵ تێکستەکەی مامۆستا گۆرانە هەنی بەڕاستی من خۆم کە دروستم کردووە نەبێ بە پێڵدان چەندە سێری بکەم یەکسەر میلۆدەکە بەدەم مایڵێم یا بە هەوایی دەستمە جۆڵێنم ئەینووسم ئەنە چێژ لە بینینی ئەەکەم وەکو خۆم هیواداریشم ئەمەی کە من کردمە و چێژەی کە من لێ ئەبینم بینەریش بیبینێتایە. خۆشنووسان لە ڕێگەی 150 و خامەکانیانەوە ئەیانەوێت ئەو پەیامە هونەریە بگەێنن کە نەتەوەی کورد خاوەنی خەتی خۆشنووسی تایبەت بەخۆیەتی هەر بۆیە 41 خۆشنووس لە ڕێگەی 63 تابلۆوە بۆ هەوێنی کردنەوەی پێشەنگایەک لە شاری ئەدەب و ڕۆشنبیری.